ڕاگەیاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر سەبارەت بە یان لەدەستانی کرێکارانی کانگای خەڵوزی مەعدەنجوو لە شاری تەبەس. ڕووداوی شوێنی کار تاوانی جەنایەتکارانەی خاوەنکار. هەواڵەکان لە زمانی پارێزگاری خوراسانەوە باز لەوە دەکەن کە کاتژمێر 9 شەوی شەممە 31 خەرمانان لە ڕووداوێکی دڵتەزێندا بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی گازی مێتان لە تونێلەکانی کانگای خەڵوزی مەعدەنجوو لە شاری تەبەس لانی کەم 51 کرێکار گیانیان لەدەستداوە و چارەنووسی ژمارەیەکی دیکەش لە کرێکاران هەتا ئێستا نادیارە. ڕووداوەکە لە قوڵای 250 مەتری کانەکەدا ڕوویداوە بە گوێرەی ئاژانسی هەواڵی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران ئێرنا. لە کاتی ڕووداوەکەدا 69 کرێکار لە دوو بلۆکی سی و بی ئەو کانەدا واتە 22 کرێکار لە بلوکی سی و 48 کرێکاریش لە بلوکی بی سەرقاڵی کارکردەبوون. دەوترێت کە بەهۆی ڕادەی زۆری گازی مێتانەوە پرۆسەی بەهاناوەچوون و ڕزگارکردن گەلێک بە دژواری بەرەو پێش دەچێت. ڕووداوی لەم شێوەیە لە کانەکانی ئێراندا چیرۆکێکی بە ئازارە کە بەردەوام دووبارە دەبێتەوە و وا پێدەچێت کە هیچ کاتێکیش کۆتایی پێنایێت. تەنیا لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵدا 8 ڕووداوی کارە ساتباری کرێکاری لە ئێران ڕۆیان داوە کە 4 ڕووداویان پەیوەندیان بە کانەکانی خەڵوزەوە هەبووە. نزیکەی 120,000 کرێکار لە 6,000 کانگای خەڵوزدا کار دەکەن کە بە وتەی بەرپرسی خانەی کانگاکانی ئێران 70% کەمترین ستانداردی سەڵامەتیان تێدا ڕەچاوکراوە. ئەگەرچی کانەکانی ئێران بوونەتە قەتڵگای کرێکاران، بەڵام ئەوە تەنیا کانەکان نین کە قەتڵگای کرێکارانن. بە پێو ئامارانەی کە لەلایەن ناوەندی ئاماری ئێران و پزیشکی دادی ئێرانەوە بڵاوکراوەتەوە، ڕێژەی ئەو ڕووداوە کرێکاریانەی کە بوونەتە هۆی گیانەدەستدان لە 3 مانگی یەکەمی ساڵی 1403 تاویدا بە بەراورد بە هەمان ماوەی ساڵی پێشوو 10% زیادی کردووە. بە گوێرەی ئەم سەرچاوانە لە ساڵی ڕابردوودا 2155 کرێکار بەهۆی ڕووداوەکانی شوێنی کارەوە گیانیان لەدەستداوە کە ئەم ژمارەیە بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی 11% زیادی کردووە. هەر لەو ساڵەدا 27377 کرێکاریش بریندار بوون کە ئەم ڕێژەیەش بەراورد بە ساڵی ڕابردوو 5% بەرز بۆتەوە. گرنگی ڕووداوەکانی کار لە ڕوانگەی زیانی کۆمەڵایەتیەوە دوو هێندەیە. هەر کرێکارێک کە گیانی لەدەست بدات بنەماڵەیەک لە بەریەک هەڵدەوەشێتەوە. لە بنەماڵەیەکدا ئەگەر کرێکارێکی نافەرمی گیانی لەدەست بدات، پاشماوەکانی ناتوانن موچەی خانەنشینی وەربگرن و بژێوی بنەماڵەکە لەدەست دەچێت. لە زۆر حاڵەتدا ئیدارەی کار و دەسەڵاتی قەزایی ڕژیمی دژە کرێکاری کۆماری ئیسلامیش بە مەبەستی پشتگیری لە خاوەنکار و دەربازکردنیان لە دانی قەرەبوو بە بنەماڵەی قوربانیانی شوێنی نائەمنیکار، چاوپۆشیان لە کەمتەرخەمی و دابین نەکردنی ئەمنیەتی شوێنی کار کردووە و بە پێچەوانەوە کرێکارە بریندار و زیان لێکەوتوەکانیان بە تاوانبار لە قەڵەمداوە. خاوەنکاران بەهۆی چاوچنۆکی و قازانجپەرستی خۆیانەوە نەدەیانەوێت ئەمنیەتی شوێنی کار دابین بکەن و نەنیگەرانی لە دەستانی کرێکارەکانیشن بەهۆی ڕووداوەکانی شوێنی نائەمنی کارەوە. ئەوان تەنانەت نیگەرانی ئەوەش نین کە کرێکارەکان لە ترسی گیانی خۆیان واز لە کارەکانیان بهێنن، چونکە دەزانن هەر کاتێک بیانەوێت دەتوانن لە نێو لەشکەری ملیۆنی بێکاراندا کرێکاری تردا مەبەزرێن و هەر لەو شوێنی کارە ناساندارد و نائەمنەدا هەر شەشنەکارێکی دژوار و تاقەت پڕۆکێنیان بەسەردا بسەپێنن. سەرمایەداران جگە لە چاوچنۆکی و کەڵەکەکردنی سەروەت و سامان بیل لە هیچی تر ناکەنەوە. ئەوان نایانەوێت لە پێناو دابینکردنی ئەمنیەتی شوێنی کاردا هەزینە بکەن. ئەگەر ڕۆژێک گوشاری خەبات و ناڕزایەتی کرێکارانیان لەسەر نەبێت، تەنانەت ئەوە فەرامۆش دەکەن کە کرێکاریش مرۆڤە، نەگە ئەمرازێک لە دەستی ئەواندا بۆ بەدەستهێنانی قازانج. تا کاتێک کە ئاخێزی شۆڕشی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش ڕژیمی کۆماری ئیسلامی و سیستمی سەرمایەداری ڕانەماڵێت، ئەوە خودی کرێکارانن کە دەبێت لە فکری خۆیان دابن و بە پشتبەستن بە خەبات و ناڕزایەتی ڕێکخرا و یەکگرتوانەی خۆیان دەوڵەت و خاوەنکاران ناچار بکەن کە ئەمنیەتی شوێنەکانی کار دابین بکەن. کوشتاری کرێکاران لە ناوەندەکانی کار دەبێت وەک کوشتنی بانقەس هەژمار بکرێت.
پێویستە خاوەنکاران وەک سەبەبکار و وەڵامدەرەوەی ڕووداوەکانی شوێنی کار بناسرێن. ئەمنیەتی شوێنی کاریش وەک هەر داواکاریەکی تر تەنیا بە خەبات و هاوپشتی چینایەتی کرێکاران بەسەر سەرمایەدار و دەوڵەتە پشتیوانەکەیاندا دەسەپێنرێت. ئێمە وێڕای دەربڕینی نەفرەت و بێزاری خۆمان لە خاوەنکارە چاوچنۆک و قازانجپەرستانەی کە بەهۆی دابین نەکردنی ئیمکانات و ستانداردەکانی ئەمنیەتی شوێنی کار بەم شێوەیە یاری بەگیانی کرێکاران و داهاتووی بنەماڵەکانیان دەکەن لە ناخی دڵەوە سەرخۆشی لە بنەماڵەی کرێکارانی گیانبەخت کرد و هاوکارەکانیان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. هیوادارین بریندار و بێسەر و شوێنەکانیان بە زووترین کات بگەڕێنەوە ناو باوەشی گەرمی کەس و کارەکانیان. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێڕی ئێران، ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران. بڕۆخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، سەرکەوتوو بێت شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دێمۆکراسی و سۆسیالیسم. یەکشەمە 1 ڕازبەر 1403 تاوی بەرابەر بە 22 سێپتامبری 2024 زاینی.